مالمان لە سیروان و هاتینە ئێرانە هاتینە هەڵەوجە و لە هەڵەوجە دانیشتین یەک تاڵ باشم لە هەڵەوجەوە ئیتر وردە چاوم کەس بوو ئێستا ئاوای لێ هاتکە ئێستا دو ساڵی ڕێکە هیچ نابینێ چوومەتە سلێمانی خەستەخانە وتیان تانەیە چاری نییە ئێستا یەزن هەمتر بڕۆیتەوە بۆ خەستەخانەوە دەساتم نییە و هیچم نییە بڕۆم پیاوە پارە ناڕات وە پارە ئەڕات وەڵی چاوم هەل لە خۆیەوە بە ئەمر و ئێرادای خوا کەس بوو لە ناکایکەوە ئیتر وتیان چوومە خەستەخانەکان یان و تانەیە چار ناکرێت وتم ئەی عەمەلیات بکرێ وتیان عەمەلیاتێک بکرێ نەتیجەی نییە بەخوا ڕۆژانە هەر ئەمە جێگەکەمە ئەشەوبیلا ئەمە هەیەوە بنی دیوارەکە باشە لەم پەڕوە دەستی پێرم هەتا چمە ئەو پەڕ لەو پەڕیشۆ تێمەوە دیوارەکە بۆ نوێژەکەم و تێمەوە جێەکەی خۆم بخۆم هەر لە ماڵی ئەرەوەڵە هاتەوە بڕۆمە دەرەوە ئەوە سەفیەمەتی گوزەرانمان ئەو 2000مانە ئەرەکی بچمانە کێوتۆ بجارێت دەستمانە دڕێتەوە 10,000 ماداتێ و 15مانە داتێ خوالیان وەزیاکە خوالیان قبول بکە ئەوانەی ئیتر زیاترمانی ئیتر کەرەمی خۆمانەی خۆدەزانین پیاو کارچکەرێکی نەبێت پیاو معاشێکی نەبێت ئیتر ژیانەکە چۆنە ڕوات خانەی خۆت نەبێت ئەرە وەڵا کرێکی مانگی سەگە دەین و سەیشما بۆ مێنێت بەخوا چوون بە دوختەری ئێران دار و دەرمانی دا پێم وتی بڕۆڕۆ هیچ نی ئەمێ پێوت وتی ئەمە کونی واتیا وەکو دەرزی وایە جار ئەکوێتە بانی گلێنەکەی چاوکە ئێستا جاری وە هەیە شتێکوێتە بەرچاوم چاوم ساخ و سەلیم چاوماتێەوە لەناکایە گمە بێ ئیتی بۆ خۆی حافزمتەوە مام حاجی گیان ئێمە وەک دەستگای بەخشین نووسینگەی هەڵەبجە هاتوینەتە خزمەتی جەناب و ئەم بڕەژ هەرچەند شایستە نییە بڕی ملیۆنی دینارمان بۆیە ناوێت ئینشاءڵا خوای گەورە شفا و بدا ئینشاءڵا سەردانی دکتۆری پێ بکە و ئینشاءڵا خوای گەورە شفاتە داد ئینشاءڵا خوایە لێیان وەزیاکە خوا بێخە بە جەزای قیامەتیان سەردانێکی دکتۆریان پێ یەکەم بەشکەمە خوایە خوا شفایت بۆ من بنێرێ خوا شفایت بۆ ئەوان بنێرێ خوا بێخێ بە جەزای قیامەتیان خوا عەفویان کە خوا لە گوناحیان خۆش بێت